پاییزی هەڵوەرینی گوڵ بۆ شەهیدانی خۆرهەڵاتی کوردستان، بۆ هەموو ئەو گەلە ئازادی خوازانەی کەوا هەمیشە لەژێر دەسەڵاتی نادادگەریدا دەچەوسێنرەوە و دەکوژرێن و لە سێدارە ئەدرێن. هەر لە مێژەوە هاتووە بۆ منی کورد خەزان و وەرینی گوڵ، چوار وەرزی ساڵ پاییز بووە. شادی بە میوانیش نەهاتووە، شین و ڕۆڕۆ بارگەی هەمیشە خستووە. دەنگی دەهۆڵ و زوڕنا، سەماکردن و قاقا نامۆیە نەماندیوە هێشتا. بۆ دەنگی تەیارە و تۆپ، ناپاڵم و خومپارە، قیژەی ژن زریکەی مناڵ، ڕاکردن و خۆحەشاردان، خۆ لە ئەشکەوت و پەنادان، ئاشنایە و لێی ڕاهاتووین لەوەتەی دونیا دونیایە، نەکبەتیە و بەدبەختیە، کاڵایە و بەبەر کووردا بڕایە. موستیلەی پەنجەی دەستگیران و بەرگی سپی بووکێنی، خەنە بەندان و شایی، گوێزەبانەی لەدایک بوون، بانگدان بە گوێی کۆرپەلە، گۆرانی خۆشی و شادی، گێڕانی خۆشی و شادی، هەمیشە بە شین دەگێڕێ لە مەملەکەتی نادادی. موستیلەی پەنجەی دەستگیران و بەرگی سپی بووکێنی، خەنە بەندان و شایی، گوێزەبانەی لەدایک بوون، بانگدان بە گوێی کۆرپەلە، گێڕانی خۆشی و شادی، هەمیشە بە شین دەگێڕێ لە مەملەکەتی نادادی. چی نەشێ بۆمان شیا بێجگە خۆمان، چ کەسێک بە پەرۆشەوە بۆ قەدەری ئێمەی کورد قەت نەگریا. کەس وەکو کورد بۆ مافی خۆی، بە تورکی شاخ و تێکدەر و دژە شۆڕش نەناسێنرا، گەنج و لاوی بۆ زیندان و سێدارە ڕاپێچ نەکرا. کەس وەکو کورد بۆ مافی خۆی، بە تورکی شاخ و تێکدەر و دژە شۆڕش نەناسێنرا، گەنج و لاوی بۆ زیندان و سێدارە ڕاپێچ نەکرا. بیری نامۆ و کلتوری تر بەسەریدا نەسەپێنرا، ئەنفالکردنی هەزارەها، زیندە چاڵکردنی بە کۆمەڵ، ڕاپێچی زۆرە ملی، داگیرکاری خاک و خۆڵ، وێرانکردنی گوند، کردنی بە جەنگەڵی چۆڵ، بەختی ڕەشی خۆمانە و هەر چوار وەرزی ساڵمان گەڵاڕێزان و خەزانە. ئەنفالکردنی هەزارەها، زیندە چاڵکردنی بە کۆمەڵ، ڕاپێچی زۆرە ملی، داگیرکاری خاک و خۆڵ، وێرانکردنی گوند، کردنی بە جەنگەڵی چۆڵ، بەختی ڕەشی خۆمانە و هەر چوار وەرزی ساڵمان گەڵاڕێزان و خەزانە. 28 نۆی 2022 ئازار سەرچاوی.